وەزارەتی بەرگری تورکیا ڕایگەیاند شەوی ڕابردوو بەرە بەیانی ئەمڕۆ ئۆپەراسیۆنێکی گەورەی لە هەرێمی کوردستان دژی ئامانجەکانی پەکەکە بەڕێوە برد. بەپی ڕاگەیاندراوێکی وەزارەتی بەرگری تورکیا ئۆپەراسیۆنەکە لە ژێرناوی چنگی هەڵۆ بەڕێوە چوو. ئامانجلەی نەهێشتنی هەڕەشەکانی پەکەکە بووە کە ڕۆژانە بۆ سەر بنکە سەربازەکانی تورکیا لە ناوچە سنووریەکان لە زیادبووندان. سەرچاوەگەدارەکان دەڵێن لەو ئۆپەراسیۆنەدا نزیکەی 20 فڕۆکەی تورکی لە جۆری F-16 بەشدار بوون. زیاتر لە 20 ئامانجیش بۆردومان کراون. بۆردومانەکە هەریەک لە مەخمور و خواکورک و قەرەچووق و قەندیل و چیای شەنگالی گرتەوە. هەر لەو چوارچێوەیەدا پەیامنێری پەیام لە سۆران ئاشکرای کرد. فڕۆکەکانی تورکیا بەرەبەیانی ئەمڕۆ چەند ناوچەیەکی برادۆس و قەندیل و دەوروبەری هەردوو ناحی وەرتێ و قەسریان بۆردومان کرد. هەریەک لە ناوچەکانی سنووری ئاکرێ و ئامێدیش کەوتنە بەر بۆردومانەکان. بەپی زانیاریە ڕۆژنامەوانیەکان فڕۆکەکانی تورکیا نزیکەی کاتژمێرێک دەوروبەری کەمپی مەخموریان بۆردومان کرد. هاوکات بۆردومانەکەی کەمپی مەخمور زیانی گیانی لە ڕیزی مەدەنیەکاندا لێ نەکەوتەوە. زیانی بارەگاکانی پەکەکەش تا ئێستا دیار نین، بەڵام وەزارەتی بەرگری تورکیا دەڵێت چەندین بارەگای پەکەکە بۆردومان و خاپور کراون. تجاران ئێرسن. لەلایەکی دیکەوە حەجی کاچان هاوسەرۆکی ئەنجومەنی گەلی کەمپی مەخمور دوای هێرشەکەی شەوی ڕابردووی فڕۆکە جەنگیەکانی تورکیا بۆ سەر کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی لە مەخمور لێدوانێکی بۆ ڕای گشتیدا. ناوبراو ڕایگەاند خەڵکی مەخمور بەو هێرشانە ئاشنان، هیچ کاتیش ئەو بۆردومانانە ناتوانن ئیرادی دانیشتوانی کەمپەکە بشکێنن. داواشی لە هاوڵاتیانی هەرێم کرد پشتیوانیان بکەن بۆ تێپەڕاندنی ئاسەواری ئەو هێرشانە. لای خۆیەوە قایمقامی شەنگال باسی لە بۆردومانەکان کردووتی ئێمە ناڕەزین لەوەی ناوچەکەمان بۆتە شوێنی ململانەی تورکیا و پەکەکە، هەر بەو هۆیشەوە هاوڵاتیان دەبنە قوربانی و زیانی مادی بە ناوچەکە دەگات. جێگەی ئاماژەیە سەرجەم ئەو ناوچانەی بۆردومان کراون. لەلایەن بازگەکانی پارتی و پەکەکەوە بەردەوام وەک ناوچەی داخرا و مامەڵیان لەگەڵ دەکرێت. هەر بۆیە تیمە ڕۆژنامەوانیەکان ناتوانن بگەنە ئەو ناوچانە تاوەکو زانیاریە مەیدانیەکان بگوازنەوە و ترس و دڵە ڕاوکی دانیشتوانیش بخەنە ڕوو.